وڵایزان لە بەشی دووەمی بەرنامەکەمان باس لە کتێبەکەین کە زۆر گرنگە بۆ نێو کتێبخانەی کوردی و بە تایبەت کتێبخانەی بانخواز و مامۆستا و کەسانی ئاینی و مامۆستای قوتابخانەکان و تەنانەت مامۆستایانی زانکۆ و بەگشتی ڕۆشنبیر و ڕۆشنفکران ئەویش لەژێر ناونیشانی مەوسوعەی بژاری دەروون کە نووسەر مامۆستا هێمن عەبدولعەزیز نووسیوێتی ڕاستەخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لە مامۆستامان لەگەڵە مامۆستا سڵای خوات لێبێ و سپاس بۆم دەرفەتەی بێمەد بەخشی و پیرۆزباییشت لێکن بۆ تەواوبوونی کتێبەکەت و نووسینی و خامەیەکی جوان. جزاکم الله خەیرن، خوازە خەیری هەملایەکتان داتە برا ڕێزەکانم، خوای گەورە ئەو کۆڕ و دانیشتانەی کە دەیبەستن بیکاتە توێش بۆ ڕۆژی قیامەتان یا ڕەبی. سپاس دەکەین. مامۆستای من لە زاری بەڕێستەوە پێمان خۆشە بزانین مەوسوعەی بژاردەی دەروون چییە؟ بەڵێ سەرەتا بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. موسوعەی بژاری دەروون بەرهەمێکە پێک هاتووە لە 22 بەرگ، هەر 22 بەرگەکە پێک هاتووە لە 6 بەش لەژێر ڕۆشنایی ئەو 6 بەشە ئیشارەن بە 6 ئافات و بەڵاداوە لەوانە باسی ئافاتی دڵ و ئافاتی زمان و ئافاتی جەوارح و ئافاتی سک و ئافاتی مێشک و ئافاتی کۆمەلگا و لە ئەمە هەمووی تقریبان 9 بەرجی گرتووە، باقی دیکە هەموو وەکو عیلاجێک بۆ ئەو ئافات و بەڵایانە ئیشارەم پێیان داوە. بۆ ناوەڕۆکی کتێبەکە هەوڵت داوە ئەو گرفتانەی ڕاستەوخۆ لە نێو کۆمەڵگای موسڵمانان و بە دیاریکراویش کۆمەڵگای کوردی ئێستا هەیە بتەوێت لەوێ ئاماژەی پێ بکەی هەمووەکو گرفت هەمووەکو چارەسەر؟ بەڵێ بە تاکید بەڕێزەکان، من لە ضمنی ئەو ئافاتانەی کە باسم کرد بەشێکی بەرفراوانم تەخسیس کردو بۆ ئافاتی مجتەماع، ئافاتی کۆمەڵگا. هەموو ئافاتانەی کە باڵی کێشاوە بەسەر مجتەماع لە دێر زەمانەوە هەتاوەکو ئێستا لەوێدا بە دوور و قوڵی ئیشارەم پێیاندایە و عیلاجەکانیشم دەستنیشان کردێت لەوانە باسی شەڕی بووک و خەسووە، شەڕی هەوێداریە، شەڕە گەڕەکە، شەڕی ماڵی زاوە و ماڵە خەزورانە، ئەو باسە کێشە و گرفتانەی کە بەڕاستی لە ناو مجتەماع بەتایبەت لە ناو مجتەماعی کوردیدا باڵیان کێشاوە، بەڕاستی من هەوڵی جددیم داوە بەوەکە بەرجێکی زیاتر لە 600-700 لاپەڕەم بۆ ئەو مەوزوعە تەرخان کردووە. هەر لەوێدا بە شێوەیەکی نسبی عیلاجم بۆیان دیار کردو، بەڵام زۆربەی عیلاجەکانی کۆی هەموو عیلاجەکانم خستووەتە دەبەرجی ئەخیرەوە. جگە لەوەش تەبعاً ئیشارەدان بەو کێشە و گرفتانەی کە لە ناو کۆمەڵگادا باوە، ئیشارەم بە زۆر کێشە و گرفتی تر کردووە کە عمومی دنیا پێوە گیرەودە و گرفتار بوونە، نەک هەر مجتەماعی کوردی. لەوێ شادە کەم و زۆر قسە و باسم لەسەریان ناکردووە. بەڵێ مامۆستا پێم وابێت ئەم مەوسوعەیە لە 22 بەرگی کتێبی گەورە پێگاتووە، ماوەی چەندێکی خایاندووە، چەند ساڵ خەریکی ئەم پەرتووکە پڕبایەخە بوویت؟ ئەم پرۆژە خۆشەویستان لە ساڵی 1998 دەستم دایەتێ و تقریبا 17-18 ساڵی خایاندووە. لە کۆی ئەو 17-18 ساڵە تەبعاً جاری وا هەبووە بەڵێ مەسەلەن بە مانگ مەسەلەن هیچ شتێکم لەسەریدا نەنووسیە، بەڵام بە مەجموعی لە ساڵی 1998 دەستم پێ کرد، تقریبا 16 ساڵ 17 ساڵ خەریک بووم تاوەکو تەواوم کرد. ئەگەر دەرفەتیش هەبوو من حەز دەکەم کورتەیەک دەربارەی هەموو بەرگەکان بۆ ئێوە خۆشەویست ڕوون بکەمەوە. طبعا وەکو باسم کرد ئەم مەوسوعەیە پێک هاتووە لە 6 بەش، لەو 6 بەشە ئیشارەم بە 6 ئافات و بەڵاداوە.
وكل سرتا باسم كالآفات بلاكاني الضلو آفات بلاي الزمان وجوارح وآفات بلاي السك وآفات بلاي ميشك لجير الروشناي الشبهات وارها باسم لآفاتي كوملقا كردوها يعني لو أنا لبرجي كم زوري تعريفاتي كومل مصطلحة لو أنا خلق نفس صدر عقل قلب هوش زوش وفكر هل وذا باسم لا خلق إنسان كردوها لبرجي دوام باسم لا خلق الشيطان درزبون الشيطان حكمة درزبون الشيطان كردوها وأوهم بلاو آفاتانيك رولا ضلي عبد كان أكاتن زياتر إشارة بزياتر بيستحفت بلاو آفات داوا برجي سيو تشوار هتا نيوي برجي بينز باز لآفاتي زمانة أو تاوان وهلو كمو كوريانيكا لرقي الزمانة وأنزام أدرين ليو دا إشارة بيان داوا برجي بينز وشاش باز لآفاتي جوارحة ولا باز لآفاتي سكا لا آفاتي جوارحة مثلا باسم لا تواوي زور مستمكان كردوا باسم لا دزي كردن واحتكار وزنا وخوك وجي وكمر لو باسو خواصانه تقريبا زياتر لا تسلو شتك بلاو آفات إشارة بيداوا جگە لەوە لە بەرجی هەفت و هەشت باز لە بەڵاو ئافاتی دامێن و مێشک ئەکات لەوێدا باسم لە شوبهات و لە شەهوات کردووە و لە باسی شوبهاتە بۆ نمونە باسم لە دوو جۆرە مەدرسە کردووە ئەو مەدرسەیانەی کە لەسەر دینە مەحسوبن و ئەو مەدرسە فکریانەش کە باوە لە مجتەمەع مەسەن لە باسی ئەو مەدرسە ئاینیانەی کە كم زور لرجاي راستي إسلام ترازاون مثلا باسم لا جهمية كانوا معتزلة وقدرية وجبرية واثنى عشرية نصيري كانوا باطنية كانوا قرامطة كانوا أو أنا كردوا ولباسي مدرسة فكرة كانش مثلا إشارة ب سيكولاريزم ديمقراطية ليبراليزم كومونيست داروينيزم فرويديزم فيمينيزم أوانا كومال باسم لو واردا كلوا لبرجي بونمونا برجي نو وكو باسم كرت لسرتادا باز لآفات دردو مينتكاني كومالغا كراو لويدا إشارة با سيودو تشيشو قرفت كردوها برجي دو يازدو دوازدا باسي تسكي نفسها تسكي نفس لا أهل السنة والجماعات وروها تسكي نفس لا أين آسمانيا كان لا يزولك كان ولا يقاور كان ولا لا أين دسكرد كان وكو مصر كون كان وبرهام كان وبودي يوغا وهندوسي كان ومزدچ كان أبو شوي هاتوا وروها لا برجي سيزدو تشواردا باسم لرفتار بيگرده كان كردوا يعني شلون بزانين ام رفتاري بيگرده لويدا باسم لبخشين لرقاي خوا دس بيشكري لكاري خير دا يارمتي دان لسخير وتساكا اور داورن ولا هجاران رزقرتن لرزداران رزقرتن لافرد لميوان رزقرتن لبيدو راي خلق ابو شويه بدو عيدهات مخوار برجي 15 بدور تفصيلي باسم لا عقيده وعلاقه عقيده بتسكين نفس كردوا لولا بعد لودا باسم لا جوركاني التوحيد كردوا لما اشهدوا واشهد ان لا اله الا الله واشهد ان محمد رسول الله معنا كان انسيا وباسي ايمان رفتار وقفتاره باز لمساله جنس العمل وايه كردوا ولا صحه ايمان يعني لكمال ايمانه أما باس عقيدة طبعا برجي شازدم باس لعلوم الشرعية مثلا باسم لآداب فتوى مستفتي كردوا باس التقليد باس اتباع باس اجتهاد ومجتهد وباس شي دور تفصيل شمال لباري واقع بيني وكردوا برجي حفظه وهجده باس ل عملي صالحة ليوداش مجموعيك لعملي صالح باس كراوة برجي نوزدش كآخر برقة باسي فرتنەکانی ڕۆژ دوایی کردووە ئەشراتی ساعە ئەشراتی بچووک و گەورە و مردن و زیندوبوونەوە هەموو ئەو باسانش کە کرا وەکو بەحث هاتووە لە قورئان ولا فرمایشتی پێغەمبەر صلى الله عليه وعلى آله وسلم ولا قولی صحابە و چیرۆک و نمونەیەکشم لەو بارەوە هێناوە لەگەر هەموو بابەتێکش الحەمدولله هەوڵی ئەوەم داوە کە شعرێک لەو شعری شاعرە کوردانەی کە هەنە لەوانە مەحوی مەولەوی
بێخود بێسارانی سید ئەحمەدی نەقیب مامۆستا عەبدولکەریم مدەڕز لەوێدا هەموو شعری تقریبا 17 دیوانی شعریم لەو کتێبانەدا کۆ کردوێتەوە ماوەتەوە بیڵم خۆشەویستان لە بەرجی 2021 لە تەواوی کتێبەکان لە چێ ناوی هەر کەسێک هات بێ لەوێدا باسێکی کوردم لەبارەی ژیانیانەوە کردووە مامۆستایان چیە بۆ تەڵەبەیان چیە بە لەسەر چ مەدرسەیەک بوونا لە چ سەردەمێکە ژیاونەوە بەرجێ ئەخیری فەهرستی هەموو کتێبەکانم لەوێدا کۆ کردوێتەوە سەرچاوەی هەموو کتێبەکەش بۆ ئەوەی معلومی بەڕێزان بێتن زیاتر لە 807 سەرچاوەم هەبووە و 1800 قسوور نەفەرش ناویان لە مەوسوعەکەدا هاتووە لەوێدا ژیانیانم باس کردو. زۆر باش مامۆستا تا چەند تەواوی ئەو بابەتانی کە ئامادەت کردووە ئەو پەرتووکە گەورەیە کە زیاتر لە 15600 لاپەڕەیە لەبەر ڕۆشنایی قورآنی پیرۆز و لەبەر ڕۆشنایی فەرمودەکانی پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم ئاماژەت پێکردوون و گرنگترین شتیش سەرچاوەی فەرمودەکان لە بابەتی سەحیحی فەرمودەکانەوە. الحەمدولله خۆشەویستان من لە تەواوی ئەو 22 بەرگە هیچ حەدیثێکم نەپەڕاندووە ئیلا تەخریجم کردووە بە سەنەد و بەڕاویەوە کۆمەڵە سەرچاوی باشم لە بەردەست بووە یعنی بۆ ئەوەی هەر خوێنەرە دێخوێنێتەوە دڵنیا بێ و لەوە نەترسێت کە ئەم باوەسێکە کراوە و ئەم حەدیثەی هاتووە زەعیفە یا مەوزوعە یا هەر باسێکی ترە نەخێر بەڕێزان من هەوڵی ئەوەم داوە بەجددی حەدیثەکان هەمووی پاڵفتە کردووە هەموو تەخریج کردووە هیچ حەدیثێکم لە هیچ باس و خواسێکی ئەم تەواو 22 بەرگەدا نەهێناوە ئللا تەخریجم کردووە بۆەوەی بەرچاوی خوێنەوەیان ڕوون بێتن چکە من باسی لەو مەوسوعەدا باسی ئەو هەموو کۆمەڵە باسم لەژێر ڕۆشنایی قورئان و سنەت کردووە مەفروض وایە کە باسێکی ئاوا بەرفراوانش ئەبێ بەڕاستی مەوثوق بێتن هەلوێش هەوڵی ئەوەم داوە لە دوو بەرجی ئەخیری هەموو ئەو شخصانێک کە ناویان لە تەواوی 22 بەرگەکەدا هاتووە حیاتم نووسیوە کورتەیەک و نوودەیەکم لەسەر جانانە باس کردووە و سەرچاوەکانش هەموو سەرچاوی معتەبەرن وەکو لە ئاخر بەرگە ئیشارەم پێیان داوە زیاتر لە 800 و شتێک سەرچاوەی ئەم مەوسوعەیە بووە بەڵێ کە وەک نووسەری ئەم کتێبە دانەری ئەم کتێبە ناوەڕۆکەکەی تەواو لایە لە دیدگای خۆتەوە پێشنیارەکە یاخود بۆ کێ باشترە بە خێرایی دەستی بگاتێ یان کێ ئەولەویەترە زوو ئەم کتێبە بخوێنێتەوە لای بێ کە ڕاستە کتێب بۆ هەموو کەس باش دەکرێت هەموو کە سوودی لێ وەرگێ بەڵام بەدڵنیایە کۆمەڵێک نۆخبە هەیە کە ڕەنگە زەڕورتر بێ پێویستتر بێ ئەم کتێبەیان لا بێ یاخود بیخوێنەوە لە بەردەستیان نابێ هەیان بێت. ئەم 22 بەرگە بڵێن ئەم مەوسوعەیە بەڕاستی سەرچاوەیەکی ئەساسی و بنەڕەتیە بۆ هەموو ئەو بانخوازە کوردانەی کە خەریکی کاری داوەن یا خەریکی کاری توێژینەوەن چکە باسەکە زیاتر ئەو باسانەیە کە ڕۆژانە داعیەکان پێویستیان پێ هەیە و بە تایبەتتر خەتیبەکان چکە ئێمە دەزانن یەکێکە خوتبەیەک حازرەکات پێویست دەکات تەماشای کۆمەڵی سەرچاوە بکاتن بەڵگە لە قورئان و بەڵگە لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم و هەروەها ئەو نقاتانەی کە پەیوەستە بەم بابەتێکە خەتیبەکە اختیار دەکات ئەم پەرتووکە ئەم 22 بەرگە ئەم مەوسوعەیە بەڕاستی زیاتر بۆ ئەوانە ئەمان زیاتر ئیستیفادەی لێەکەن وەکو بڵێ ڕێگایەکی دوور و درێژم لە پێناو داعیەکانە یاخود لە پێناو حازرکردنی وتارێکە باسێکە لەلایەن داعیەکانە بۆیان کردوتەوە لە جیاتەوەی بچن بگەڕێن بە دوای سەرچاوەی باسێکە و تەخریجی حەدیسەکان بۆ نمونە
من لەوێدا بە پوختی و بە کورتی خستومەتە بەردەستیان اینجا وەکو شێوازی باسەکانیش و ئەوەی کە لە تەواوی کتێبەکانە هاتووە هەمووی بەڕیزبەند هاتووە مەسەڵەن باسم لە غیبەت کردووە غیبەت چی دەگرێتەوە 1 2 3 4 باسم لە سەدەق کردووە چی دەگرێتەوە 1 2 3 4 بەم شێوەیە هاتوومە جگە لەوە بۆ توێژوونەوەش غيري داعي إسلامي چکە باسێکی دوور و تەفسیلم لەسەر فەلسەفە و مێژووی فەلسەفە و مێژووی علمی کەلامە کردووە و باسم لە مەدرسە فیکرەکان کردووە کە غەیری تاچی مسلمانش هەردستانەکە پێویستیان پێی ئەبێتن بەڵام وەکو باسم کرد زۆری ئەم تەواوی بەرگانە چکە باس و خواسێکی تەواو بەرفراوانی تێدا کۆ کراوەتەوە هەموو ئەوانە بەڕاستی پێویستێکی سەرەکی داعیەکانی کوردستانن دەتوانێت ئیستفادەیەکی باشی تێ بکەن وەکو باشم کرد لە ڕووی تەخریجی حەدیثەکانەوە هەمووی بێت کێشە و بێ گرە و گۆڵە هاتۆ بەبێ ئەوەی هیچ خەمێکیان هەبێت ترسێکیان هەبێتن ئەتوانن ڕاستەوخۆ باسەکە وەرگرن و بیکەنە باسێک لە محازەڕەکانە یاخود خۆتبەی سەر مینبەرەکانە. ئەوەسا لەگەڵ ئەوەی کە ماشەڵڵا ئەم پەرتووکە پڕ لە زانیاری ورد و پڕ لە ئەوەی کە مامۆستایانی ئاینی قوتابیان خوێندکارانی زانکۆش گومانی تێدانە دەتوان سوودی لێوەربگرن و خۆشت ئاماژەت پێکرد لە هەمووی گرنگتر و جوانتر ئەوەیە کە تۆ لەگەڵ زۆرێک لە نووسینەکاندا هاتووی شعری شاعرانی کورد مەولەوی مەحوی بێخود مامۆستا عەبدولکەریم و دەڕێز هەموو ئەمانەت لەگەڵ بابەتێکدا کە نزیک بێ لەو شعری ئەو کەسەوە نووسیوە ئامانجت چی بۆ لەوەی کە ئەدەبیاتی کوردیش تێکەڵ بەم بابەت و مۆزۆ ئاینیانە کردووە؟ ئەم شێوازە ینی شێوازێکی نوێ نییە ئەمە لە زۆربەی پەرتووکە عەرەبیەکان بە تایبەت کە من زۆر بەڕاستی مۆعجەب بوومە بە ئیبن القەیم ڕەحیمەه الله ئەگەر تۆ تەمەشای تەواوی پەرتووکەکانی ئەم زانە بەڕێزە بکەیت تەمەشاکەی بۆ ئەوەی خەڵکێک ماندوو نەبن لە خوێندنەوە هەڵساوە کۆمەڵە شعرێک معنی بەو باسەدا دای بەزاندووە یان نووسیوێتی منش بەڕاستی من حەزم بەم شێوازە کردووە ئینجا ئەو شێوازەش حەز دەکەم شێوازێکی زیاتر سەرنجڕاکێشترە بۆ ئەوەی کە مستەمیع و دائەنی شێوجوێ ئەگرێتن هەم وەکو مەسەلەن چی بڵین یعنی ئاسوودەیەک بخەیتە بەر نفسی مەسەلەن ئەوانەی کە دانیشتنوێ لە محازەڕەکانە زاروێ مەسەن خەڵکێک کە دانیشن گوێ لە مامۆستایەکی بەڕێز ئەگرن لەوانەیە ماندیبوونیان پێوە دیار بێتن بەڵام کاتێک کە تۆ لە ناوەڕاستی باسەکەیە شعرێک ئەخوێنیتەوە هەز دەکەی شێوەیەکی مۆسیقی ئەدەیت بە گوێی خوێنەرانە یاخود بە گوێی مستەمیعە ئەمەش بەڕاستی حەزم کردیا مادەم خۆم پێوە خەریک کردو خۆم پێم ماندی کردو ئەو باس و خواستم بە دوور و تەفسیلی لە نێو کتێبەکانەدا کۆ کردوێتەوە بەڕاستی حەزم کردو بۆی نووسەر عفوان خوێنەر ماندوو نەبێت ماوە دەگاتە شعرێک هەز دەکە کەمێک ئاسوودەیی کەمێک یعنی کورتەیەک لە ئیسراحەتی پێ ئەبەخشرێتن بۆی بەڕاستی من هەوڵی ئەوم داوە لە تەواوی باسەکان پشت بەم زۆرە شعرانە بەستم کە زۆری شعری عێرفانین وەکو باسم کرد لە حەفدە دیوانی شعری لەم کتێبانەدا کۆکراونەتەوە ئەمەش زیاتر بۆ یارمەتیدانی یەکەم داعیەکە بێت دومین بۆ ئەوانەی کە داژنیشن هەست بە ماندوو نەکەن و زیاتر ئیستیعابی ئەو بابەتە بکەن کە داعیەکەدا لەو مەجلیسەدا یا خەتیبەکە لە خۆتبەکەی خۆیان تەرحی ئەکات. مامۆستایە من ڕەنگە ئێستا بەشێک زۆر لە بانخوازان مامۆستایان یاخود هەر کەسێک کە خواستی هەبێ کتێبەکەی بەڕێستان یاخود مۆسوعەکەی بەڕێستان بەدەست بهێنێت ئێستا خۆشکر بڵاو کراوەتەوە لە تەواوی کوردستان بەدەستەکات یان کەسێک بیەوێ بەدەستی بێنێ دەبێت چی بکە؟ وڵای دیارە لە کتێبخانەکان دەزەکەون بە تاکید لە سولەیمانیش و لە هەولێریش و یعنی بۆ نمونە ئەوەندەی ئەمن ئاگدار بم لە ئەگەر ناوی هەندێکیانم بیرچۆ بێتەوە بەڵام ئەوەی کە زیاتر ئاگدارە مەسەلەن نووسینگەی تەفسیر لە هەولێر هەیەتی نووسینگەی هیدایە هەیەتی مەحوی هەیەتی کۆمەڵی لەو مەکتەبانی هەولێرەوە لە سولەیمانیش دیسانەکە هەر لە دەستگای ڕێنوێن دەست دەکەوێتن و لە ڕانیەش و لە دیانەش و لە کەلاریش و لە کەرکوچیش دەزاکەوێت ئەگەر بچنە سەر پەیجەکەی من لەوێدا کۆمەڵێک مەکتەبان مەسەلەن ناویان نووسراوە
لە چێدا دەست دەکەون و ئەگەر بچنە پەیجی دەستگای ڕێنوین ئەمان چکە زیاتر پێ هەڵساون بە چاپکردنەکەی لە ڕێی ئەوانیشەوە دەتوانن مەسەن دەستان بکەوێتن بە تایبەت وابزانم کار ئاسانیشیان کردە بۆ کەسێکەکە دوور بێتن بتوانن بۆیان بنێرن. زۆر باشەمە وەساکیان ئێمە هیچی دیکەمان نەماوە گە بەڕێستان شتێک یاخود بابەتێک بیرە چوو بێ ئاماژی پێ بکەیت پێت خۆش بێت باسی بکەیت ئێمە لە خزمەتین. خی گەۆ مۆفەقتاکان بەڕێزەکانم من هیچ شتێکم نەماوە تەنها سواسی ئێوەی بەڕێزەکەم کە گرنگتان بۆ مۆزوعەدا خی پەروەردیگار بۆ ئێمەش و بۆ ئێوەش بکاتە توێش و بۆ دنیا و بۆ قیامەتان وەجاکم الله خێرن وسلام علیکم ورحمة الله وبركاته. زۆر سپاس دەستی خۆش بێ مامۆستاگیان زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا هێمن عەبدولعەزیز نووسری ئەو پەرتووکەی کە ئاماژەمان پێ کرد. سپاس دەکەین کە میوانی بەرنامەکەمان بوویت.